سەبارەت بە کاریگەری هێرشە موشەکیەکانی سوپای پاسدارانی ئێران بۆ سەر هەولێر کاریگەری لەسەر پەیوەندیەکانی نێوان عێراق و ئێران و داهاتووی پەیوەندیەکانیان لە ستودیۆ میانداری بەڕێز دکتۆر ئاراس عەبدوڵڵا ڕاوێژکاری یاسایی و پسپۆڕی یاسای نێودەوڵەتی ماکرۆ دکتۆر بەخێربێن. زۆر سپاستان دەکەم. سپاس دکتۆر. ئەو سکاڵانی کە بڕیاری عێراق لە ئەنجومەنی یاساییش و نەتۆگەتوەکان تۆماری بکات چه کاریگەریەک لەسەر پەیوەندیەکانی ئەم دوو وڵاتەدایانێ؟ بەڵێ ئەو هێرشەی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان بە بیانوی هەبوونی هەندێ دەستگای دەوڵەتانی تر لە وڵاتەدا پێشێلکاریەکی زەقی مادە 1 و 2 ڕێکەوتنامەی نەتەوە یەکگرتوەکانە بە ئامانجگرتنی هاوڵاتیان و کەسانی سیڤیل لەم هێرشانەدا ئەچێتە چوارچێوەی پێشێلکردنی مافی مرۆڤ. خۆی ئەگەر ئێران هەر نەڕەزایەتی چێ بیان هەڕایەکی هەبێت لەسەر ئەو بابەتە پێویستە مفاتەحەی دەسەڵاتی سیاسی عێراق بکە. یەکەم جار لە ڕێگای حکوومەتی عێراقەوە سکاڵا نامەیەکی ناڕەزایی پێ بدات. ئەو کاتە ئەگەر هاتوو عێراق وەڵامێکی ئیجابی نەبوو ئەکرێ لە ڕێگای نەتەوە یەکگرتوەکان دووبارە سکاڵانامە پێشکەش کات قۆناغی بەکارهێنانی هێز بێتە دوا قۆناغ. ئەوەی ئێران کردی بەهۆی نەبوونی هیچ پاساوێکی یاسایی هیچ بەڵگەیەک لە بەردەستی ئەو هێرشانە ئەنجامەدا. تەمعەن ئەوە دوو ڕووی هەیە. ڕوە سیاسەکەی ئەوەیە بۆ شاردنەوەی ئەو شکستانەیەتیکەوە لە هەندێک وڵاتانی تر و ئەو هێزانێکەوە سەر بە ئێران یاخود وەلایان هەیە بۆ ئێران تووشی شکست بوون. زۆر بە زۆری فەرماندا سەربازیەکانی پازداران لە سووریا کراونەتە ئامانجە لەلایەن ئیسرائیل و لە هەندێک شوێنتر لەلایەن هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بەسەرۆکایەتی ئەمریکا. ئەوە وەک شاردنەوەیەکە شاردنەوەی ئەو شکستەیە و ڕوویەک لەسەر ئاسی ناوە خۆ دروست بکە. ئێمە هەندێک شوێنی ئیسرائیل یاخود هاوپەیمانی نێودەوڵەتیمان کردو بە ئامانج وەک تۆڵەسەردنەوەیەک بۆ کارێکەوە کردویانە. عێراق ئەنگاوە ڕاستەکەی ئێستا بڕیوە لە ڕێگای پێشەشکردنی دوو سکاڵانامە سکاڵانامەیەک بۆ سەرۆکی نەتەوە یەکگرتوەکان ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتوەکان سکاڵانامەیەشتریش بۆ سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی. ئەوە قۆناغا دیبلۆماسیەکەیە. عێراق تەنیا ئەتوانێت لە ڕووی دیبلۆماسیەوە جارێ هەنگاو بنێ بۆ ئەو بابەتە پاش ئەوە بێ ئەنجومەنی ئاسایش لەسەری کۆب بێتەوە یاخود داوای ڕای ئێرانەکە هەروەک من زانیومە ئێرانیش یاداشتی کوڕووکردنەوەیکی داوە بە نەتەوە یەکگرتوەکان لەسەر وێشەی ئەنجامی داوە. بۆیە پێشێلکردنی مادە 1 و 2 ڕێکەوتنامە یەکگرتوەکانە هەروەها ئەگەر حاڵەتی زەنجیش بێ ناکرێ هاوڵاتیانی سیڤیل بکرێتە ئامان ئەوژە ئەچێتە حاڵەتێکەوە لە ڕووی یاساییەوە دەتوانرێت چی بەرامبەر ئێران بکرێت؟ خۆی دوای ئەوەی ئەو سکاڵانە دەجوولێنرێ لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی سەرەتا لەبەر ئەوەی دەتوانین بڵێن هێرشەکە هێرشێکی بچووک بووە زۆر گەورە نەبوو لەسەر ینی هێرشی بەڕی نەبوو هێرشی ئاسمانی فراوان نەبووە و لە حاڵاتی جەنگدانین ئەکرێت لە ڕێگای سەپاندنی سزای زیرەک و لە ڕێگای ئابلوقەی ئابووری و پیسڕاندنی پەیوەندی دیبلۆماسیەکان لەگەڵ ئێراندا ئەوە کاتێکەوەتە ژێربەندی 6 ڕێکەوتنامەیە نەتەوە یەکگرتوەکان لە ئەگەری دووبارە بوونەوە و سێبارە بوونەوە و چاربارە بوونەوە هێرشانە ئەو کاتە کۆمەلگای نێودەوڵەتی ئەتوانێت ئێران کاتە ژێربەندی حوتەوە کە ئەگەری ئەنجامدان یاخود بەکارهێنانی هێز بەرامبەر بە ئێرانیش بکرێت. ئەوەی گرنگە لێرانە پێویستە ئێمە بڵێن نابێ هەرێمی کوردستان تەنیا لەسەر ئاستی عێراق و هەنگاوەکانی عێراق هەنگاو بێت چونکە چۆنێک پێشکەشکردنی سکاڵا ئێستا فراوانتر بۆ کۆمەلگای نێودەوڵەتی. جگە لە عێراق هەرێمی کوردستان بە تەنیا توانێت خۆی سکاڵا تۆمارکات و کەیسەکە بە نێودەوڵەتی. بەڵێ لەبەر لە چه حاڵەتێک نەک تەنیا هەرێمی کوردستان وەکو هەرێمێک لە چوارچەوەی عێراق ئەوەی کراوە لە ڕووی یاساییەوە لە چوارچەوەی عێراقەوە کرا ئەنجامدرا لە ڕێگای پەیوەندی دیبلۆماسیەکان. ئێستا ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت لەدا بووسە یانی ئەو پەیامانە کارێکی زۆر باشە هەڵمەتێکی فراوانی خۆپیشاندانی ڕەوەندی کوردی لە ئەوروپا لە پێش باڵوێزخانەکان ئەوە هەنگاوی زۆر باشە. بیریشمان نەچێ ئێستا نەتەوە یەکگرتوەکان تەنیا مخاتبەی دەوڵەت ناکە مخاتبەی کیانی غیرە دەوڵەت و مخاتبەی فەرجەکە. بۆیە من لێرە وەکو پەیامێکش بۆ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان ئەتوانن سکاڵا لە ڕێگای فەرمانگەکانی مافی مرۆڤی سەر نەتەوە یەکگرتوەکان سەر بە نەتەوە یەکگرتوەکان تۆمار بکەن چونکە ئەوە پێشێلی زەقی مافی مرۆڤە هاوڵاتی سیڤیل تایدا شەهید بووە. بۆیە ئەو ڕێکخراوانەش ئەتوان هەروەها کە سوکاری قوربانیەکانش ئەتوانن بە هەمان شێوە سکاڵا لە ڕێگای دادگای نێودەوڵەتیەکانەوە تۆمار بکەن چونکە لە ڕێگای وڵاتێکی ئیقلیمیەوە بەبێ هەبوونی هیچ پاساوێک پێشێلی مافی مرۆڤ کراوە ئەو هاوڵاتیانە تووشی زەرمەند بوون و بگرە شەهیدی ژراوە. بۆیە ئەو هەنگاوانە پێویستە هەرێمی کوردستان بە تایبەتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی ڕێکخراو ئەتوانن ئەو سکاڵایانە بجوولێن چونکە ئێستا بارودۆخی جیهان و مامەڵەکردنی نەتەوە یەکگرتوەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی گۆڕانکاریی بەسەدا. دکتۆر با لە نوێترین کاردانەوە دەست پێ بکەین کە ڕاگررتنی کۆبنەوە بوو لەگەڵ وەزیری دەرەوە لەلایەن لەگەڵ وەزیری دەروی ئێران لەلایەن سەرۆکوەزیران مەسرور بارزانی و محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق
ئەمە تا چەند پامێکی گرنگ بە ئێرانیەکانەیەت. بەڵێ بەتاکیی وەرەسێت فارچەوەی پسرانی پەیوەندە دیبلۆماسیەکان خۆی هەنگاوەکانی پەیوەندی دیبلۆماسی چەند ڕێگایەکی یەکەمیان هەڵوەشانەوەی ئەو جۆرە کۆبوونەوەکانە، دومیان پسراندنی پەیوەندی کاتیە لەگەڵ ئەو وڵاتێکەوە هێرشەکە ئەنجام ئەدا لەگەڵ لە ئەگەری نەگەیشتنیت ئامانجی چند پسرانی پەیوەندی کۆتاییە لەگەڵ وڵاتە دوایێ لە پاش ئەوانە قۆناغی تر دێ پسرانی پەیوەندی بازرگانی تا دەگاتە ئەو ڕادەیەی ئێمە وەکو هەرێمی کوردستان و عێراق لەوانەیە نتوانین بەهێز وەڵامی ئێران بدەینەوە تەنیا کارتە سیاسی و دیبلۆماسیەکان و لە ڕێگای دادگاش ئەتوانین ئەو بابەتە بجوولێن بۆ ئەوی بتوانین کەمترین هێرش بکرێتەوە سە کوردستان یاخود بە تەواوەتی و هێرشانە بنبر بکرێت ئێران سێبارە و چواربارەی نکاتەوە لە خۆناغی یەکەم بینیمان ئێران هێرشی کرد بەڵام ئەو دەنگدانەوە ناوخۆییە و نێودەوڵەتی لێ دروست نەبوو لە ئەم جاریان ئەو کەسەیر ئەکەین چ لەسەر ئاسی نێودەوڵەتی چ لەسەر ئاسی ئیقلیمی چ لەسەر ئاستی ناوخۆی عێراقیش دەنگدانەوەی زۆر لێ بەرز بۆتەوە و لایەنە سیاسیەکان وەک حکوومەتی عێراق وەکو حکوومەت چ لەسەر ئاسی نێودەوڵەتیش وڵاتان و ڕێکخراوەکانی کۆمەلگای نێودەوڵەتیش و ڕێکخراوانێکەوە ئیقلیمیشن ئەو ڕێچێتی ئەوروپاش بە هەمانشەوە ئەیدانێ ئەو بابەتی کردو ئەوە هەنگاوێکی زۆر بڵێن ئەوی دانانشکە لەسەر ئاستی نێودەوڵەتی هەیە کە نوێترینیان پاپای فاتیکانی دانی کردووە کاریگەری هەیەمان بەڵێ کاریگەریی زۆری هەیە لەسەر ڕاگررتنی ئێران لە بەردەوامبوونی هێرشەکان و بە ئامانگرتنی خەڵکی سیڤیل بە بیان و جیاجیە ئەو بە هەمان شێوە من دائما تەرجیحەکەم خۆپیشاندانەکان لەسەر ئاسیناوە خۆ زیاد بکرێ پێویستە قۆنسڵ و باڵوێزی ئێران بەگە بە شێوەیەکی کاتیش بی لە عێراق دەربکرێن بۆ ئەوەی ئەو شتانە دووبارە نەبێتەوە لەسەر ئاستی ئەوروپا وڵاتانی تریش ڕەوەندی کوردی خۆپیشاندان بکەن لە پێش باڵوێزخانەی ئێران ئەوانە سەدا و دەنجی کورد و هەرێمی کوردستان و ئەو عدوانە کە بە پێی یاسای نێودەوڵەتی ئەو دەچێتە عدوان هێرشی لە ناکاوە ئێمە لە حاڵەتی جەنگین لەگە ئێران ئەو هێرش لە ناکاوانەی ئێران بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان هەیە بە هەموو جۆرێک سکاڵەکان بجوێنن بۆی بتوانین هەرچنە بێ بتوان لە قۆناغی ئێستادا ئەو هێرشانە چەند بارە نەبنەوە. بەڵێ لە هەولێر خۆپیشاندان کرا خۆپیشاندانەکە لە بەردەم بارگای نەتوێگرتووەکان بۆ لێرە و لێ هەندێک ڕخنە گیرا بۆ بەردەم بارگای نەتوێگرتووەکان بۆ شوێنێکی دیکە نەبوو پێچان وانە گرنگەوەی کە بگاتە لایەنی نێودەوڵەتیان پرسە ئەو بابەتە پەیوەندی بە وڵاتێکی ئیقلیمیەوە ئێمە کێشەی ناوە خۆی منە لە شوێنێشتر بکرێت خۆی گەیاندنی پەیام بۆ کۆمەلگای نێودەوڵەتی ئەبێ لە بەردەم ئەو بارەگانە بێت کەسەر بە نەتەوەیەکگرتوەکانن لێرەش لەقێکی بارەگای نەتەوەیەکگرتوەکان لە هەولێر هەیە پێویستە خۆپیشاندانەکە بگوازرێتەوە وێندەر لەوانەیە هەندێک لایەن پێیان وایە بە خۆپیشاندانەکە بچووبە بەردەم قوسڵخانەی ئێران ئەگە بچووبە بەردەم قوسڵخانەی ئێران لەوانەیە بە شێوی دروست بایە هەڵکوتانە سەر قوسڵخانەکە هەبایە و بریندار و کێشە و گرفتی زیاتری لێ بکەوت بایەوە بۆیە لە ڕووی یاساییەوە و لە ڕووی عەقڵ و مەنتیقیشەوە ئەو هەنگاوەی کەوا ئێستا بڕاوە هەنگاوێکی ڕاست و دروستە پێویستە لەسەریشی بەردەوام بین پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بڕژێتە سەر گەیاندنی پەیامی ناڕەزایی لەسەر ئاسی نێودەوڵەتی و لەسەر ئاسی ناوەخۆی زۆر تەکیل لەو خاڵەکەمەوە کە گرینگە خەڵکانێ پێیان وایە تەنیا وڵاتان ئەتوانن سکاڵا لەسەر وڵاتی تۆمار بکەن لە حاڵەتی جەنگ یا لە حاڵەتی بەرپرسیارەتی نێودەوڵەتی کە دەوڵەتێک بەرامبەر بە دەوڵەتی شترێکە کۆمەلگای نێودەوڵەتی ڕێکخراوەکان ئەتوانن ڕێکخراوی کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەتی ئەوانەی لەسەر مافی مرۆڤ بن بنەماڵەی شەهید پێشڕەویش ئەتوانن لە ڕێگای دادگای نێودەوڵەتی وەسکاڵی خۆیان لەسەر کۆماری ئیسلامی تۆمار بکەن بۆیە لە کاتێک کە دادگا کۆ بێتەوە و ئێران غەڕاماکە تەعویزی لێ وەرئەگرێت ئێران ناچارەکە بە داوای لێبوردن ئەگەر ئەوانەش جێبەجێ بەڵام هەبوونی بڕیارێکی دادگای نێودەوڵەتی بە پێشێلکردنی سەروەری عێراق و بە ئامانجگرتنی هاوڵاتیانی سیڤیل هەنگاوێکی دروستە بۆ ئێمە دووبارە لەو جۆرە هێرشانە دوور بکەوینەوە. بەڵێ باسمان لە ڕاگررتنی بەشێک لە پەیوەندی دیبلۆماسیەکان و بازرگانیەکان کرد ئەمانە دەتوانێت فشار بۆ ئێران دروستکە بە تایبەت ڕاگررتنی پەیوەندی بازرگانی و دیبلۆماسیەکانیش. بەڵێ عێراق بازارێکی یەک ساختکردنەوەی کەلوپەلەکانی ئێرانە خۆی ڕاگررتنی ئەو پەیوەندیە ئابوووریانە کە لەگەڵ ئێران هەیە خود بازرگانە لەگەڵ ئێران هەیە ئێران تووشی زیانێکی مادی زۆر ئەبێ بۆیە بەڵێ ئەگەرێکی ڕاست و دروستە پێویستە و هەنگاوەش بەهاوێز لەجگە لە من لەگەڵ ئەوەشم ێستا دەبایە باڵوێزی ئێران و سەر قونسڵی ئێران لە هەولێر بەڕاستی دەرکرابان لەگەڵ داشنامەی ناڕازایەتەکان دوو جۆرە دەرکردنمان هەیە دەرکردنی کاتیمان هەیە تا کەشەکەێک لای ئەبێتەوە و دەرکردنی یعنی وڵاتانیش قۆنسڵی وڵاتانیان نردی وڵاتان لە ڕووداوێکی ئاوایە بانگەکەن و قسەی لەگەڵاکە بەڵێ ئەبێ بانگ بکرێ بەیاننامەی ناڕزایی دراوەتە باڵوێزی ئێران بەڵام بەیاننامە پێدانی بەیاننامە تەنیا
کیفایت نەبوو لە حاڵەتێکی ئەوەکەوە پێشێلی سەروەری خاڵکی عێراق کراوە یەک دووش پێشێلی مافی مرۆڤ کراوە دوو هەردووچیان پێچەوانەی ڕێکەوتنامەی نەتەوەی گرتوەکان و پێچەوانەی ڕێکەوتنامەی جنێو بچین بۆ مافی مرۆڤ بۆیە پێویستە جگە لەوەی بە شێوەیەکی کاتیش بە هەم باڵوێز لە بەغدا هەم سەرقونسڵ لە هەولێر بیان گەڕانمانەوە خاچخوام بگەڕنەوە ئێران تا چارەسەرکردنی ئەو بابەتە ئەو هەنگاوانە دروستە بهاوێژری بەڵێ دکتۆر ئەم هێرشەی دوایی ئێران دەنگدانەوە و کاردانەوەی زۆر بوو جیاوازەکەی چی بوو لە هێرشەکانی دیکە ئەوە بوو کە هاوڵاتی سڤیل بە شێوەیەکی دیار بەم شێوەیە بوونە قوربانی و پێشێرکردنی یاسانی و دەوڵەتیەکان بوو یان چی بوو خۆی جاری یەکەمیش بە هەمان شێوە ماڵی هاوڵاتیەک و بازرگانێکی کورد لە هەرێمی کوردستان لە بەتایبەتی لە هەولێر کرا ئامانج بەڵام بەو شێوەیە و دەنگدانەوەی لێ دروستنە و بەتایبەتی حکوومەتی عێراق هەنگاوێکی جدی نەگردە بەر لێژنەی پێکەناو لێژنەکە هاتن دوایە نەگەشتە هیچ ئەنجامێک و ئەنجامی لێژنەکانیش بۆ ڕای گشتی ئەلان نەکرا ئەکەچی ئێستا ئیبینین عێراق لە سکاڵای تۆمار کردووە دوو سکاڵانامەی یەکیان پێشکەش بە نەتەوەی گرتوەکان کردووە ئەمیداری گشتی نەتەوەی گرتوەکان ئەوی تریش پێشکەش بە سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کردووە ئەوە کاریگەری دروست دەکات لەسەر ئێران بە تایبەتی لە مەسائلی پەیوەندی دیبلۆماسیەکان چونکە ئەوە چێتە چوارچەوەی عیدوانەوە دژی ڕێکەوتنامەی نەتەوەی گرتوەکانە هێنانە سەرخەتی ڕایگشتی لە ڕێگا ڕاستەکە بە تاکی دەرئەنجامی باشی دەبێت بەڵێ دکتۆر لە تۆمەتانەی کە ئێران دروستیەکە لەبارەی ئەنجامدانی هێرشەکانی کە زۆر جارەڵێ بارەگای دژبەری ئێران و بارەگای موسادی ئیسرائیلیمان موشک باران کردو خۆ دواتر دەرەنجامەکان دیارێکیان بردومان کردو کە وڵاتی سڤیلە بێتە قوربانی و ماڵی هەوڵاتی سڤیل وێرانە بێ پێویست ناکە ئێران پێشتر لە ڕێگەی گفتوگۆوە لە ڕێگەی پەیوەندی دیبلۆماسیەکانەوە بە ناو بە حکومەتی فیدراڵ بڵێت من گومانم لەم شتانە هەیە پێداچوونەوەی پێدا بکەن هەلە سەرەتای قسەکان ئەوم باس کرد پێویستە ئێران ینی چەند هەنگاوێکی بگرت باگەر هەنگاوی یەکەم ئەوەیە لە ڕێگای پەیوەندی دیبلۆماسیەکان سکاڵانامەیەکی ناڕازی ئەدا بە عێراق یان گومانی هەیە بە شوێنێ بنکەی وڵاتێکی دیش بە ئێرانە لێژنەیەکیان دێ لەگەڵ وەزارەتی خارجی ئێمە و لەگەڵ ئەو دەسەڵاتانێکەوە پەیوەستین بەو کارەوە سەردانی شوێنەکەکەن شوێنەکەش ئەبین و لێکۆڵینەوەشەکەن ئەوە حاڵەتێک لە ئەگەری وەڵام نەدانەوەی عێراق ئێران دەیتوانێت ڕێگای دادگای دادی نێودەوڵەتی سکاڵا تۆمار بکات ئیشتوانی لە ڕێگای ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و ئەنجومەنی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانیشەوە سکاڵا تۆمار کرد ئەو هەنگاوانەی نەبڕی بۆیە ئەوەی کە ئێستا ئێران ئەنجامی داوە بە هێرشی ڕاستەخۆ بە موشک بۆ هەرێمی کوردستان پێشێلکردنێکی زەقی سەروەری هەرێمی کوردستان و خاچی عێراق ئەچێتە چوارچێوەی عیدوان خۆ لە ڕووی یاساییەوە ئەگەر عیدوان کرا وڵات ئەو وڵاتی کەوا هێرشی دەکرێت سەر مافی وەڵامدانەوە هەیە بە پێی مادەی 50 ڕێکەوتنامەی نەتەوەی گرتوەکان ئەوە عێراق ناتوانێت لە ڕووی هێزەوە وەڵامی ئێران بداتەوە بۆیە دوو کارتی سەرەکی بەدەستە کارتی یەکەمیان پچڕانی پەیوەندی دیبلۆماسیەکانە کارتی دووەمیان پچڕانی پەیوەندی ئابوووریەکانە کارتی سێمیشی ئەوە بڵێ هەنگاوەکانی هێنانە سەرخەتی کۆمەلگای نێودەوڵەتی و سکاڵات تۆمارکردنی سکاڵا نەتەوەی گرتوەکان و لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیش ئەو ڕێگای ڕاستەکەیە بەڵێ دکتۆر دەتوانین بڵین ئەگەر ئێران لە ماوەی ڕابردوودا ئەو سکاڵایەی ناڕزایەتەکانی خۆی بگەیاندایە بە عێراق وەڵامی نەبووە بیگەیاندایە بە کۆمەلگەی نێودەوڵەتیش وەڵامیان نەبووە لە بە هەر شێوەیەک نابوو هێرشەکە بکە ئەگەر کردیشی وەکو ئێستا فشار و کاردانەوە نەبووە بەرامبەری ئەگەر پێشتر سکاڵاکانی بگەیانە بیوتە من ناڕزایەتیم هەیە لەم دۆخە ئێمە مادەی 51مان هەیە لە ڕێکەوتنامەی نەتەوەی گرتوەکان کە پێی دەڵێن الدفاع الشەرعی ماف ئەدا بە وڵاتێک کە تەدەخل سەربازی بکەیان لە شوێنێ بدە ئەگەر هاتوو ئەن ئاسایشی نەتەوەی ئەو وڵاتە بخاتە مەترسیەوە ئەو مادە تەزبیت کراوە لە ناو ڕێکەوتنامەی نەتەوەی گرتوەکانیش بوونی هەیە لە ئەگەری ئەنجام وەڵام نەدانەوەی عێراق و ناتنە سەرخەتی کۆمەلگای نێودەوڵەتی و نادە سەرخەتی ئەو نەبوونی ئەنجامی ئەو سکاڵایی کە لە دادگایەکی نێودەوڵەتی تۆماری ئەکا لەسەر عێراق ئەو کاتە ئەتواندا بڵێن ئاشەرعیەتێکی هەیە بۆ ئەوەی دیفاع لە خۆی بکە بەڵام بەهۆی نەبوونی پاسا و بەڵگە لەلایەن ئێرانەوە دێ هەرێمی کوردستان دەکاتە ئامانج هەروەک باسم کرد لە ڕووە سیاسیەکەوەی تەنیا بۆ شاردنەوەی ئەو شکستانێتی کە لە سووریا تووشی ئەبێ لە یەمەن تووشی ئەبێ چەند سەرکردەیەکی سوپای پاسدارانی ئێرانی لەلایەن هێزەکانی ئەمریکا حتا بگر لەلایەن هێزی ئاسمانی ئیسرائیلەوە لە سووریا کراوەتە ئامان کاتاوەکو ئێستا مەزەندە دەکرێت زیاتر لە 11 سەرکردەی باڵابەرزی سوپای پاسداران لە ڕێگای ئەمریکا و لە ڕێگای ئیسرائیلەوە کراونەتە ئامانج و کوژراون بۆیە بۆ شاردنەوەی ئەو شکستانێک کە لەسەر ئاستی ناوچەکە هەیە بەرامبەر بە ئێران
دێ ئەو هەنگاوانە ئەوێت و ینی دەوێت پێمێک بەگەلەکەی خۆی بات من تۆڵی کوشتانی ئەفسەرەکانی و تەقینەوەکەی ئێرانی کردوتەوە بەتەکی تەقینەوەکانی عێراق و نە هەرێمی کوردستان کرد بێگومان داعش بەرپرسیارەتی ڕاگەیان بەڵامانەڵێن لە تۆڵەوە لە تۆڵی ئەوە بەڕاستی بڕووبیانوێکی زۆر لە ڕووی یاساییەوە زۆر مایاپوچە یعنی هیچ قوتێکی قانونی نییە بۆیە ئەوە تەنیا خۆڵکردنە چاوی خەڵکی ئێرانە بۆ شاردنەوەی ئەو شکستانەی کە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تووشی حکوومەتی ئێران و دەسەڵاتی سیاسی ئێران بووە. بەڵێ دکتۆر بەسمە لە ڕاگررتنی پەیوەندیەکان هەروەها ڕاگررتنی کۆبنەوە کرد لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران. عێراق لە ساڵی ڕابردوو لە دوای هێرشکردنە سەر ماڵی شێخ باس کە یەکێک بوو لە سەرمایهدارەکانی هەولێر لیژنەی لێکۆڵینەوەی نارد دەرەنجامەکانیان بڵاو کردەوە ئەم جارش لیژنەی لێکۆڵینەوە جارێکی دیکە هاتوونەتەوە تا قسەی ئێستان ئەوەیە کە هیچ بارەگایەکی ئیسرائیلی نەبوو هاوڵاتی ماڵی هاوڵاتی سڤیل بووە. دەرەنجامی ئەم لێکۆڵینەوەی عێراقێک تا چەند کاریگەریان لەسەر کەیسەکە هەیە. لەسەر هێرشەکەی یەکەم بۆ سەر ماڵی شێخ باس ئەنجامێکی ئەوتۆی نەبوو بەڕاستی هیچ زەر ئەنجامێکی ئەوتۆی نەبوو چونکە لە حاڵەتێکدا ئەگەر هاتو ئەنجامی بوو ئەبێ ئەبای حکوماری ئیسلامی ئێران داوای لێبوردنی بکردبە ئەوە مادەیەکە یعنی لە ئەو دووش تەعویزی بدابە خۆی بەرپرسیارەتی نێودەوڵەتی هەر دەوڵەتێک بەرامبەر دەوڵەتێکی بکەکەوە زەرری هەیە بۆ دەوڵەتەکە بەڵام پێتانوانی ئێران ئامادە نیە بچێتە ژێر باری ئەو بەتەکید لەبەر وڵاتی عێراق پابندە بە کۆمەڵی یاسا ڕێسای نێودەوڵەت بەڵێ بەتەکید لەبەرەوەی عێراق وڵاتێکی بێسەروەریە زۆر بە زۆری دەسەڵاتە ئەو لایەنانەیەکەوە پێکەنەری حکوومەتی عێراقن لە ئێرانەوە نزیکن نهاتۆ تا ئەو قالبێکەوە بەرپرسیارەتی نێودەوڵەتەکە بەرامبەر بە عێراق و بە هەرێمی کوردستان بگرێتە دەست و هەم تەعویزەک بدا و هەم داوای لێبوردنیش بکە و دەبینین هێرشەکانی دووبارە و سێبارە ئەبێتەوە بۆیە گرینگە ئەو جارە حکوومەتی هەرێمی کوردستان جگە لەو ڕێکارە یاسایانەی لە ڕێگای حکوومەتی عێراقەوە ئەنجامی دەدات پاڵەپۆستۆیەکی تون بخاتە سەر کۆمەلگای نێودەوڵەتی هەرچی زۆ داوای درعی ئەمنی ئاسمانی بۆ هەرێمی کوردستان کە بۆی هاوڵاتیانی سیڤیل نەکەنە ئامان چونکە وەک پۆڕستان ئاگادارن پرۆژه یاسایەک هەبووە لە ناو کۆنگرێسی ئەمریکا بۆ ئەوی پاتریۆت بدرێ بە هەرێمی کوردستان بۆ پاراستنی یەکەمیان هاوپەیمانەکانی ئەو هاوپەیمانی بارەگاکانی هاوپەیمانی دەوڵەتی کە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە دووش بۆ پاراستنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ئەتوانینەوە هەڵە بخۆزینەوە هەرێمی کوردستان هەڵە بخۆزێتەوە بۆ ئەوی ئەو هەنگاوی ئەمریکا کەوا پێشتر قسەی لەسەر بۆ خێراتر بکرێ بۆی بتوانین هەرێمی کوردستان لە هەر هێرشێکی دەرەکی کە لە ناوچەکەدا هەیە بیپارێزی. بەڵێ سپاس دکتۆر ئاراس عەبدوڵڵا ڕاوێژکاری یاسایی پسپۆڕی یاسای نێودەوڵەتی سپاس بۆ ئامادەبوونتان و شۆڕەکانتان بەخێرات.